کچێکی کورد بەشداریکەم لە دەنگدان و پێشم خۆشە هەموو گەنجانی کورد بەشداری بکەن لە دەنگدان و سیئەلوی بچنە سەر سنووقەکانی دەنگدان و پێشم خۆشە کار بکرێت بۆ گەنجان و بەتایبەت ئافرەتان. من وەکو کچێکی کورد زۆر دڵخۆشم بەوەی کەوا ئافرەتان توانایەکی باشیان هەیە لەو بوارە و دەتوانن لە بواری سیاسیدا زۆر پێشکەون. من خۆم دەنگیان پێدەم و پشتگیریان دەکەم و من سپۆرتومن و زۆرش حەز دەکەم لە بواری قوتابی و بواری پەروەردە گرنگێکی زۆر بە قوتابی برێت بە تایبەتی لە کاتی تاواکردنی زانکۆ و هەلی کار بۆیان. من وەکو کچێکی کورد بۆ من زۆر شانازیەکەوا دەبینم ئێستا ئافرەتان زۆربەیان بەشداری دەکەن لە بواری ئەوەی کەوا ئەندام پەرلەمانەتی کەوا کارێکی بەڕاست و قورسە و دەبینم ئەوان زۆر بە جورئەتەوە بەشداری دەکەن و خۆیان کاندید دەکەن. بەڕاستی ئەوە بۆ من جێگای شانازیە و بە فەخرێکی زۆرەوە جورئەتی دەبینم جورئەتێکی زۆریان هەیە. هەموو کەرکووکیەک خۆشحاڵم کە هەڵبژاردن دەکرێت لە هەرێمە کوردستان، بەڵام جێی داخە بەڕاستی کە لە کەرکووک و ئەو ناوچانەی کە کێشی لەسەرا کە هەڵبژاردن ناکرێت. هیوادارم بۆ 4 ساڵی ئایندا بتوانن کە کار لەسەرەوە بکەن و کەرکووک بگەڕێتەوە باوەشی هەرێمی کوردستان. بەڕاستی هەڵبژاردن شتێکی چاکە، ینی ئەگە میلەتانێک بیانی بەرەو پێش بڕۆن و بەرەو دموکراسیت بڕۆن و بەرەو ئەوی بڕۆن مافە بۆ دەستبێنن بۆ خۆیان و بۆ میلەتەکەیان دەبێت هەڵبژاردن بکرێت. هەڵبژاردنیش لە چارچێوەی یاسایی قانونی یعنی دموکراسیانە هەموو کەس لۆی هەبی بە کەیفی خۆی بانگەشەی بکە، بانگەشەی هێمنان و هادیانە شەریفانە، دوور لە توندیتیژی و دوور لە قسەی زبر و جویندان و پۆستە دڕاندی یەکتری و ئەوانە چونکە ئەگە بمانەوێت ئەمە خۆمان پێشان پێشانی دەرەوە بدەین دەی بەڕاستی بە شێوازێکی زۆر پێشکەوتنانە، زۆر دموکراسیانە، زۆر سەقەفانە دەبێت ئەمە خۆمان پێشان دەین.